پرۆژێکی هوەری لەژێر ناونیشانی لە نێوان خاک و ئاودا دیارە لەم پرۆژەیە بەشێک لە هونەرمەندانی کورد و هەروەها ناوەڕاست و خواروی عێراق واروەها لە وڵاتانی دەرەوە بتەبێت لە وڵاتی بەریتانیاش بەشێک لە هونەرمەندان کاریان لەسەر کردووە. زانیاری زیاتر وەرەگرم لە بەڕێز ئاکام شەخادی کە بەڕێزان سەرپەرشتیاری پرۆژەکەن و ئێستا ڕاستەوخۆ لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمان. کاگاکەم سڵاو لێبێم، کاتت باش بێ. زۆر سپاس بۆ بەڕێزێ. کاگاکەم پێم خۆشە بزانم پرۆژەکە باس لە چیەکات، واتە پرۆژەکە تایبەتە بەکاری فۆتۆگرافی یاخود شێوەکاری و هەروەها بە بڵێن بە شێوەیەکی گشتی پرۆژەکە چۆن خوڵقا و چۆن کاری لەسەر کرا. سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ بەڕێز. پرۆژەکە لە ساڵی 2021 دروست بوو، کاتێک کە پرۆژەی هێزی ئەوم دروست کرد لە شاری بەغا لەگەڵ ماحەتی سەقافی سەفارەتی بەریتانی. لە دوای ئەو پرۆژەیە لە ساڵی 2022 چۆن مۆزەخانەی بەسڕە بە هاوبەشیکردن لەگەڵ پرۆژەی سەفینە کە ڕەشاد سەلیم بەڕێوەبەرایەتی و پرۆژەیە کرد لە ناو مۆزەخانەی بەسڕە پرۆژەیەکمان دروست کرد. دواتر بیرم لەوە کردەوە کە بتوانین پرۆژەیەک دروست بکەین بە هاوبەشی بەشێک لە هونەرمەندانی کوردستانی عێراق و دەرەوەی عێراق بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی باشتر چەند پرسێکی گرنگ بە تایبەتی چەند پرسێک لەبارەی ڕوودانی گۆڕانکاری کەشوهەوا لە عێراق و لە جیهانە بڵێن بخێنە ڕوو. دوجار ئەم پرۆژێ ئەم بیرۆکەیە لەگەڵ گەیلان عەبدوڵڵا دەستی پێکرد و دوجار ئابان سەدیق و سەرجەم هونەرمەندانی تر هاتنە ناو پرۆژەکەەوە و لە ماوەی 6 مانگ ناتوانیمان تەواوی پرۆژەکە دروست بکەین. دیارە بێگومان کێشەی پیسبوونی ژینگە و هەروەها کێشەی کەمی ئاو ئەمە دوو بابەتن کە لە تەواوی جیهانە ئێستا پرسە گرنگەکان گفتوگویان لەسەرەکرێت. لەگەڵ کێشکردنی بەشێک لە یاخود بەشداری پێکردنی بەشێک لە هونەرمەندانی کورد و هەروەها هونەرمەندانی ناوەڕاست و باشووری عێراق واروە هونەرمەندانی دەریشەوە یاخود بڵێنبیانی ئەمە چ کاریگەریکی لەسەر پرۆژەکە هەبووە تا ڕووی ئەو بینینی ئەوان هەریەکان بۆ کارە هونەریەکان و بەڵێن تابیرکردنی خۆیان بۆ نێو کارەکە چۆن بوو؟ خۆی پرۆژەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو کۆنسەپتەی کە هەندێک لە ئارتیستەکان خۆیان بەشێکن لە ڕووداوەکە وە کار لەسەر پرسەکە بە بەشێکیان دوورترن لە ڕووداوەکە، بەڵام کاریگەریان بەسەرەوەی خۆوانەی کە لە کوردستان و بڵێن لە کوردستانەوە بەشدارن. بۆ دواتر بەشی سێمیان ئەوانن کە لە دەرەوەی عێراق ژین و لە سکۆتلاند لە سویس ئەوانە چۆن کار لەسەر پرۆژەکەن و پرۆژەکە بە شێوەیەک لە شێوەکانی کاریگەری میدیاش پیشانەیە کاتێکە ئەوێت بابەتێک ژێنە یان پرسێک دروست بکاوە بە شێوازە کاریگەری میدیا لەسەر پرۆژەکە دروست ببێت و کاریگەری میدیا لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە توانی جارێکی تر بەڕوونی ببیست. باشە، چۆن هونەرمەندان لەسەر ئەم پرسە کاریان کردووە کاگاکام، واتە چۆن لەسەر بە بڵێن وشکە ساڵی و هەروە و گرفتانەی کە ڕۆبەڕووی کەشوهەوای زەویە بنەوە بە شێوەیەکی گشتی خود بڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستانیش بە تایبەتی چۆن کاریان لەسەر ئەم بابەتە کردووەتە گزارشتەکان زیاتر چۆنن و چی بەکارهاتوون بە کارە هونەریەکان؟ بابەتەکان بە شێوازێکی تایبەت لەگەڵ هونەرمەندەکان باس کراوە و سەرجەم کۆنسێپتەکان لە ڕێگەی گفتوگۆ لەگەڵ هونەرمەندەکان گەشتوونێتە کۆنسێپتێکی دیاریکراو کە پرسێکی دیاریکراوی هەیە بۆ دوجار گەشتوونێتە فۆرمێکی دیاریکراو بۆ ئەو کۆنسێپتەی کە ئارتیستەکە هەیەی بۆ دوجار دیاریکردنی هونەرمەندەکان پەیوەندی بە ئەو میدیەمە جیاوازانە و هەبوو کە هونەرمەندەکان هەیەنەوە ئەو پرۆژانەی کە پێشتر ئیشیان لەسەر کردووە لە بەرەوەی پێویستی بە باگراوندێکە بۆ کارکردن لەسەر ئیشی ژنگەیی. پرۆژەکە چەند میدیەمێ لە خۆی ئەگرێ لەوانە گەیلان عەبدوڵڵا بە میدیەمی ئینستەڵیشن بەشدارە و ئاڤان سەدیق بە هاوبەشی لەگەڵ من ئۆبژێکتێک و ئاومان فۆرمێکمان ئینستەڵ کردووە لە ناو نمایشەکەیە. ئەسعەد نیازی لە خواروی عێراق بە فۆتۆگرافی بەشدارە و ئەکرەم ئێسام بە ڤیدیۆ ئارت بەشدارە، هەروەها وەلید ستی بە کارێکی ئینستەڵیشن بەشدارە، هەروەها سوشا و ئەو بە ساوند لەگەڵمان لە پرۆژەکە بەشداری کرد. بەڵێ کاگاکام ئەوەی من لە پشتی تۆ ئەیبینم بەڵێ فەرموو ببوورە.
ویستمەوە بڵێم کە سەرجەم کۆنسێپتەکان لە چوارچێوەی گۆڕانکاری کەشوهەوایە ئەسوڕێنەوە سەرجەم پرۆژەکان بۆ ئەم پرۆژەیە دروستکراون بە میدیەمی جیاواز. بەڵێ ئەوەی کە من لە پشتی تۆی بینم شوێنێکی کراوەتان هەڵبژاردووە ئەگەر هەڵە نەبم نێو قەڵای هەولێرە هەڵبژاردننی شوێنەکە تا چەند گرنگە بوو بۆ نمایشکردنی کارە هونەریەکان و بۆ نمایشکردنی پرۆژە و کارە هونەریەکە بە شێوەیەکی گشتی و چۆن تێکەڵکێش کراوە لە نێوان ناوی لە نێو خاک و ئاوە. خۆی سپەیس بە تایبەتی لە هونەری تازەیە بابەتێکی زۆر گرنگە لە بەرەوەی پرسی سپەیس لە ناو کاری هاوچەرخە پرسێکی گرنگە و بە جۆرێک ئەم پرسە گرنگە کە کاریگەری لەسەر دروستبوونی پرۆژەکە هەیە بە تەواوەتی کاریگەری لەسەر دروستبوونی پرۆژەکە هەیە. هەڵبژاردننی قەڵای هەولێر لە چەند ڕوویەک توانیمانە سوودی لێ ببین یەکێک لەوانەکەم سپیسێکی مۆزەخانە نییە بۆی ئەمە دەستکراوەترە بین بۆی کە بتوانین وەکو ئیڤێنتێک مامەڵە لەگەڵ سپیسەکەی بکەین بۆ دوجار لە ڕێگەی بینەرەوە تاکو ڕادەیەکی زۆر دەتوانین ئیسپادە لە کاپیتالیزم قەڵای هەولێر بکەین کە بینەرێکی باش ئەتوانێت لە خۆی کۆ بکاتەوە پێویستمان بە تەنها فەزایشی کراوە نەبووە لەبەرەوەی ئەم ئۆبژێکتی کە لە پشتی منەوە هەیە پێویست بە فەزای کراوەیە بەڵام ئۆبژێکتەکانی تر پێویستیان بە ژووری دیاریکراوە و بەشێک لە ڤیدیۆ ئارتەکانیشمان لەژێر زەمینی خانووەکەدا نمایش سپاس بۆ بەڕێز ئاکەم شێخ هادی سەرپەرشتیاری پرۆژەی لە نێوان خاک و ئاودا کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی دووبارە سپاس بۆ بەڕێز.